مزگەوتی گەورەی شاری سلێمانیە نوێژ خوێنان دێن تا نوێژی بە کۆمەڵی هەینی بکەن. بەشێکیان ماسک و دەستکێشیان بەکارهێناوە، بەشێکی دی پابەندی ڕێنمایەکانی تەندروستی نین. مامۆستا ماجد پێشنوێژ و تارخوێنی مزگەوتی گەورە دەڵێت پێویستە نوێژ خوێنان کە دێنە مزگەوت سەرجەم ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن. وە ژمارەیەکی زۆری مامۆستایان پێیان وایە کە دەبێنە ماڵەکانی خۆماندا ئەرکاینیەکان بەجێبگەێنین، بۆی ئەمڕۆ زۆربەیان نەچوونەتە مزگەوتەکان و لە مەترسی ڤایرۆسەکە تێگەیشتوون. ماندوو بووینە مەمانێکە دوومانە بە خەڵکەڵێن ئەڵێن لە ماڵەوە نێژەکانتان بکەن، خۆتان بپارێزن، دوورکەونەوە لە یەک. خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە. ئەم نەخۆشیە بڵاو بۆتەوە هەندێک کەس بە سیاست لەبەر خاتری سیاست لەبەر خاتری شتێکی خۆی ئەمەڵێ درۆیە، ئەمەڵێ نازانم چی، ئەمەڵێ ئەسڵ ئەساس نییە. بەڵامەوە تا ئێمە بینین لە جیهانە زیاتر لە 5 ملیۆن کەس توش بووە و خەڵکوا ئەمرێ و ئێمە توانامان نییە. یعنی ئەم خەڵکە نازانم بەچی باوەڕەکەن. دکتۆرە ئەیڵێ باوەڕی پێ ناکەن، مەلایە ئەیڵێ باوەڕی پێ ناکەن، زانایە هاواری لێ ئێستاوە باوەڕی پێ ناکەن، ئیعلام و تەلەڤیزیۆنە ئەیڵێ باوەڕی پێ ناکەن. ئیتر خەڵکەکە هەر کەس قابلە زۆریمان لە دەستەریان لە چیە. ئێمە هەر ئەوە ناڵێنەڵێ خۆتان بپارێزن، بابە خۆتان پارێزن. ئەوەی کە زانایە چاک بزانە. زۆربەی زۆری مامۆستایانی ئاینی ئەوەی کە زانان ئەمڕۆ لە مزگەوتەکانە نێژ ناکەن، هەمویان لە ماڵی خۆیان نێژ دەکەن، چونکە معلوماتیان هەیە و علمیان هەیە. کۆرۆنا دوژمنێکی نادیاری مرۆڤایەتیە. هەر کات بێوێ دێتە سەرڕێت و هیچ پێویستی بە پرز نییە. ئەو ڤایرۆسە سەرتاپای جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. بۆ ڕزگاربوون لێی تەنیا خۆپارێزی و جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان دەتوانێت مرۆڤ ڕزگار بکات لە دەستی ئەو ڤایرۆسە. ئەم نوێژ خوێنانە کە تەواو پابەندی ڕێنماییەکانن ڕایدەگەێنن لە پێناو خۆمان و کەسوکارەکەمان پێویستە کە هاتینە دەرەوە لە ماڵ دەمامک و دەستکێش بەکار بهێنین و لە مزگەوتەکانیشدا لە دووری یەکتر دابنیشین. دەمامک و دەستکێش بەکاربێنین بۆی خەڵک زیاتر توش نەبێت و خۆمان پارێزین. بە بۆی کە یەکەم پێش هەمووشتی خۆت پارێزی، اینجا ماڵ مناڵی خۆت، اینجا خەڵکی چوادەوری خۆت. ئێمە ئەوەی لەسەرمانە بیکەین. داوا لە خەڵکەکەین ڕێنمایەکان جێبەجێکەن لەبەرەوەی بۆ تەندروستی خۆتە. ئینسان تا خۆی بپارێزێ باشترە بۆی چواردەوەرەکەشە توش نەکەی. ئێمە ساعتین بۆ نوێژی جومعە دەست و دەمامکمانێنەوە واجبی خۆش بەجێهێنی. خەشە بەکاری نایەنێت چیان بەوانە؟ وەڵی ئەوە خۆی بەرپرسیارە بێت، گوناحبارە بێت بە پێی شەرعیش کە تۆ خۆڕێن خەڵک دەپارێزی و خەڵکەکەشە پارێزی تا ڕێنمایە تەندروستیەکان تەطبیقکەیت بۆ خۆ باشترە بۆ چواردەوەرەکەشە. بۆ خۆپارێزیە لەوەی کەم ڤایرۆسێسە بڵاو بێت و ئێمە ئەبێ خۆمان لا گرنگ بێت. خۆشمان ێستا من گەنج مقاومەی لەشم لەوانەیە بەهێز بێت، بەڵام لە ماڵەوە دایک و باوکمانی ئەوان لەوانەیە نەخۆشی زەخت یا شەکرەیان هەبێت کە بەرگریشی لەشی ئۆتۆیان نییە کە بەرگری ئەو نەخۆشیە بگرن. ئەبێ ئێمە لە خۆشەویستیمان بۆ ئەوان پارێزین و نەهێڵن خۆمان تووشی ئەو ڤایرۆسە ببین. لەبەر پاراستنی گیانی هاوڵاتیان و نوێژ خوێنان چەندین ڕێنمایی بۆکردنەوەی مزگەوتەکانی هەرێم بڵاو کراوەتەوە، بەڵام بەشێک لە هاوڵاتیان پابەند نابن و مامۆستایانی ئاینیش لە بڵنگۆی مزگەوتەکانەوە پێیان دەڵێن جوانترین خۆشەویستیت بۆ مرۆڤایەتی و کەسوکارەکەت دوورکەوتنەوەی لە یەکتری و نەچوونە بۆ شوێنی قەرەباڵغ. پێش هاتنی ڤایرۆسی کۆرۆنا مامۆستایانی ئاینی لە مزگەوتەکان بە نوێژ خوێنانیانەوەت ڕەحمەتان لێ بێ لە یەکتری نزیک بنەوەشان لە یەکتری جووتکەن. بەڵام لەگەڵ هاتنی ڤایرۆسی کۆرۆنا ئێستا مامۆستایانی ئاینی لەسەر مینبەرەکانەوە داوا لە نوێژ خوێنانەکەن تا پێتانەکرێت لە یەکتری دوورکەونەوە و تەوقە و ماچ و موچ لەگەڵ یەکتریان مەکەن لە پێناوی پاراستنی ژیانی خۆتان و نەوەکان و کەسوکارتان. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.